لەبارەی دۆسیەکەەوەی جەنابەت متابعە و بە دوواداچوونت کردبێ ئەم دۆسیەیە تا چەند بە شێوازێک کە ئەوەی پێدەوترێ سەروەری یاسا بەبێلایانی دادگا تا چەند ئەمانە ڕەچاوکرا بوو ئەوەی پێدەوتێ دادپەروەری لەم بڕیارە و لەم حکومدانە بەدی دەکرا. باش دیسان بۆ ئەوەی ئێمە بۆچوونەکانمان ئەستورکەین بە کۆمەڵێک وەسائق و بە کۆمەڵێک بیر و ڕاو بۆچوونی خەڵکانێک کە ممکن نییە گومان لەوە بکرێت کە ئەوانە مەبەستیانە کە گورز لە دەسەڵاتی دادوەری یاخود دەسەڵاتەکانی کە بۆشێنن یاخود ئەوە بێ مەسەرە بۆ ئەوەی حالەیەکی ئیعلامی بۆ خۆیان دروستکەن و سبەی ڕۆژ بابڕین بەروبوومێکی هەبێ جا بەروبوومەکە سیاسی بی یاخود اقتصادی بی یاخود شتێکەکە بێ. من لە قسەی مامۆستای گەورەمان بەڕێز دادوەر حاکم ڕزگارەوە دەست پێ دەکەم. شتێکی زۆر گەورەیە دادوەرێکی بەڕێزی متەمەڕسی خاوەن ئەزمونێکی ئاوا فراوان بێ بڵێ من لە ماوەی 40 ساڵی کارکردنم لە دەسەڵاتی دادوەری ئەوەی ئێستا دەیبینم نەمبینیوە. ئەوە بۆ خۆی کارەساتە دادوەرێک لەو مەقامە کە سەرۆکی دادگای باڵای تاوانەکان بۆ لە عێراق کە حاکمێکە ماوەی 40 ساڵە لە بواری قەزا ئیش دەکە لە نێو دوو قەوزدا برێ من ئەو 40 ساڵەی کە لە دەسەڵاتی دادوەری ئیشم کردووە شتێکم نەبینیوە وەکو ئەوەی کە قەزا ئێستا پێیدا دەڕۆ. ئەوە یەک. دوو کاتێک کە دەبینم زیاتر لە 4 قونسڵی ئەو وڵاتانەی کە مەشهودن بەوەی کە مافی مرۆڤ لە لای ئەوان قەزیەیەکی جدیە عقائیدیە عقیدەکە وەکو ئایدیۆلۆژی یعنی مەبەستم ئەوەیە بێن سەردانی دەستەی مافەکانی مرۆڤ بکەن و بە شێوەیەکی مباشر لەگەڵ سەرۆکی دەستەی مافەکانی مرۆڤ بە ڕیاپەترۆز دابنیشن پێی بڕێن و پرسیاری ئەوەی لێ بکەن ئایا ڕئیتان چۆنە بەرامبەر ئەو پرۆسەی ڕئیتە یعنی ئەوانیش ئەوە مۆزوعەکە گومانە گەیشتۆتە حەدی ئەوەی کە بە دوای بەڵگەدا دەگەڕن ئەوەی کە ئێستا لەسەر ئەوە هەمان هەتا من بۆ چوونەکەی کاک حاکم شێخ لەتیف کە من بابەتێکی لە لاپەڕەکەی خۆی نووسیەوە طبعاً حاکم شێخ لەتیفەوە کابرایە کە معروفە بەوەی کە خەبیرێکی قەزائیە و خەبیرێکی قانونی و لە خۆیەوە شت نانووسێت چکە ئەویش دەزانێ نووسینی شت بە شێوەیەکی هەر چۆنێک بێ ڕوبەڕووی دادگای دەکاتەوە ئەو دێ باز لە چی دەکا من نقاطەکان نووسیەوە بۆ ئەوەی استرشاد بە ڕێی خەبیرێکی قەزایی وەک ئەو بەڕێزە بکەین دەڵێ لە ڕووی اختصاصی مەکانیەوە بینینی ئەو قەزیە بەو شێوە کە کێشەیەک لە بادینانەوە ڕووی دابێ هەرچەندە بۆ ئێمە کوردستان هەموو یەکە باکەس وڵات و وەتەنیاتمان بەسەدا نەفرۆشە کوردستان هەموو یەکە هەر 4 پارچەی کوردستان وەکو بەڵام ئێمە قسەمان لەسەر اختصاصی قەزایی مەحاکەمە ناکرێ. باشە من بۆ لەسەر مەقالەیەک کە لە هەولێر نووسی بووم لە بادینان شکایەتیان لێکردم وتیان کاکە قەزەکە بنێرنە هەولێر ئەو کابرای لە هەولێر مەقالەی نووسیوە باشە بۆ لە کاتێکدا ئەو قەزەیە کە لە بادینان مەفروض وایە بۆ نەقلی هەولێر دەکرێت ئەوە پرسیاری یەکەمی بووە یان تەساؤلی یەکەمی بووە. تەساؤلی دووەمی قسەی لەسەر قسەکانی سەرۆکی حکوومەت طبعاً من یەکەم جارە ببینم هەتا لە متابعاتیشم لە وڵاتانی دەرەوەش سەرۆکی حکوومەت ڕێگە بە خۆی بدا وەزعی قانونی لە متهەمەوە بکاتە مودان بۆ کەسانێک کە هێشتا ئەوراقیان نەچۆتە بەردەم دادگا بڵێ ئەوانە سەحەفینین ئەوانە تیرۆرستن واتە تۆ مەرحەلەی ئیتیهامت تێپەڕاند لە مەرحەلەی ئیتیهامەوە کردە مەرحەلەی ئیدانە. اینجا قەزا لەو حاڵەتەدا دوو خەیاری لە بەردەما یان ئەوە تا بێلایەنی خۆی بسەلمێنێ بە پێچەوانەی قسەکەی سەرۆکی حکوومەت حکوم بدا بۆ ئەوی بێلایەنی خۆی بسەلمێنێ یا ئەوە تا بەگوێی سەرۆکی حکوومەت بکە و هەر حکومێک بدا ئەگە یەک ڕۆژیش بێ ئەوە دەڵێن ئەها ئەدی سەرۆکی حکوومەت نێگوت کاکەکەواتە قسەکەی سەرۆکی حکوومەت تەواو بوو ئەو حکومەیەکە سەرۆکی حکوومەت پێشتر داینابوو بۆیان کەواتە دادگا بە تەواوی ئیحراج بوو لەو تەسریحی کە سەرۆکی حکوومەت دای بەوەی کە ئەوانە تیرۆرستن ئەوانە عەفوەن سیخوڕن ئەوانەوان و بەکرێگیراون و نازانم چی ئیلاخ من نازانم یعنی کابرایە کە بۆ ماوەی نزیکەی 18 ساڵ مەسئولی مەکتەبی ڕێکخراوی فریاکەوتنی ملیە لە دهۆک بەدەل بەرواری چۆن چالاگوان نییە کابراایەک 20 ساڵ مەسئولی مەکتەبی ڕێکخراوێکی مجاز بێ کە لە نێوەندە دەوڵەتیەکان ئیعتیباری خۆی هەیە کە سیفەی ئیستیشاری هەیە لە مەجلسی لە نەتەوەیە گرتوەکان مەجلسی یعنی سیفەی ئیستیشاری یعنی مەرحەلەیەکی زۆر متەقەدمی
کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکانە ڕێکخراوێکی وەکو پاو کە سیفە ئیستیشاری هەبێت لە نەتەوە یەکگرتوەکان مەسئولی مەکتەبەکەی بۆ ماوەی نزیکەی 20 ساڵ چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی نەبێ ئەی خۆزابتی ئاسایش بووە کاکە ئەی زابتی عسکەری بووە ئەوە خاڵی دووەم خاڵی سێ مەوزوعی پەلەکردن من بۆ خۆم وەکو ئەوەی کە لە جوزئێکی قەزا دەوام دەکەم طبعا دادگایی دەبینین دادگا هەیە یعنی بابڕێ قەزێ هەیە لەسەر شتی زۆر ناڕێن تافێ ئەڵێ زۆر قەزایی یعنی تاوانی سووک بە ساڵ درێژە دەخایێنێت 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ زۆر ئاساییە لەو قەزایانە باشە خێرە قەزیەیە کە پەیوەندی بە تەجەسوس و پەیوەندی بە هەڕەشەکردن لە کیانی هەرێمی کوردستان و لە تیرۆرکردنی قونسڵ و سەفارە و سەفیر و نازانچی و ئەوانە لە خلالی 6 مانگدا بگیرێن و دادگایی بکرێ و حکمیش دەرچێ یعنی ئەوە بۆ خۆی ئەو پەلەکردنە لە یەکلاکردنەوەی قەزیەکە هەر بۆ خۆی جێگەی علامەتی ئیستیفهامە ئەوە خاڵی سێیەم ئەوەی شێخ لەتیف باسی دەکە حاکم شێخ لەتیف دەڕێ وەرگرتنی وتەی نوێنەری ئەنجومەنی ئاسایش کە بۆ خۆی ینی نابێ لە مەرحەلەی تحقیق و لە مەرحەلەی محاکەمە ئەو وتەیە وەرگرابێ ئەو پێی وایە وەکو خەبیرێکی قەزایی دەڕێ ئەوە بابەتێکە سابقەی وامان نەبیستوە لە قەزا شتێکی ئاوا بێ لە کاتێکدا ئەو کەسەی کە بە ناوی مافی گشتی قسە دەکا ئەو دەکا داواکاری گشتیە خاڵی کە یعنی تو لە هیچ محاکەمەیەک نەبووە تۆ گومان لێکراو لە بەردەمی ئەندامی داواکاری گشتی لە بەردەمی سێ دادوەردا بڵێ کاکە من هەڕەشە کراوم بە شەرەفی خۆم هەڕەشە کراوم بە خێزانم اینجا من ئەو وتانە لێوەرگیراوە ئەوانە ئەو قەزیەیە هەر سەیر نەکە هەر وەکو ئەوەی کابرا قسەی نەکردوی هەتا ئەگە درۆژ بێ وا دادەنێ کاکە ئەو کابرایە درۆی کرد باشە خۆ دەبێت تحقق لە درۆیەکە بکەم چونکە ئەو جۆرە ئیدعاەکی زۆر خەتەرە بەوەی کە دەستگایەکی تحقیقی هەڕەشە بە شەرەف و ناموسی خەڵک بکە بۆ وەرگرتنی وتە ئەگەر درۆ بوو ئەوە تحقیقی دەوێت ئەگەر ڕاستیش بوو ئەوە ڕێڕەوی تەواوی دادگایەکە دەگۆڕی خاڵێکیکەی باسکردو مۆزوعی پارێزەران من زۆر سەیرم پێدێ دکتۆر دیندار یعنی ڕێز و حرمەتم هەیە لە بۆی کابرایەکە لە بواری حکم و لە پێشتر وەزیر بۆ ئێستا سەرۆکی دەستگایەکە بۆ وەڵامدانەوەی ئەو ڕەخنە نێو دەوڵەتیانێک کە ئاراستەی هەرێم دەکرێت ئەوانە باسی لەوە دەکرد وەکو ئەوەی کە ئەوانە لە یەکەم ڕۆژی دەژگیرکردنیانەوە پارێزەرەکانیان شامبەشانیان بۆ و یەک گوتیان لێوەرنەگیراوە و ئللا لە حزوری پارێزەرەکە یعنی ئینطیباعەکەی وادا هاتە بەرچاو لە کاتێک دەجارێ 3-4 مانگی یەکەم ئەوانە هەروون کران هەرکەس نەیدەزانی ئایا من ویستم لەسەر بە ئارەی و قسە بکەم نەگوون کران تەنانەت ئێستاش جێگیری سەرۆکی مافی مرۆڤ لە پەرلەمان دەڵێ ویستومانە سەردانی زندانیەکان بکەن ڕێگەیان لێ نەداوین باش ڕێگری تەنانەت لە ئەندامی پەرلەمان بکرێت ئێستا دێمەسەرەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە بکەنی ئێستا دێمەسەر طبعا مەوزوعی سەردانیکردنی ئەندامی پەرلەمان خەتەر و مەترسیدار نییە بەقەدەرەوەی کە تۆ نێڵی محامی بچی لەگەڵ وەکیلی خۆی دابنیشی ڕەنگە تو هەزاریوەک پاساوت هەبێ بۆ ئەوەی نێڵی ئەندام پەرلەمان بچێتە لای بەڵام هیچ پاساوێک نەک پاساوت نییە هەر بۆ خۆی تاوانە کە نێڵی مافی بەرگریکردن کە یەکێکە لە مافە ئەوەی کە لە وەسایقە نێودەوڵەتیەکان جەختی لەسەکراوەتەوە ئەوەی کە لە محاکەماتی عادلە و ئەوەی کە پێی دەگوترێت گرنتیەکانی دادگاییکردنی بێگەرد جەختی لەسەرکراوەتەوە ئەوەی لە دەستوری عراقی جەختی لەسەرکراوەتەوە ئەوەی لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان جەختی لەسەرکراوەتەوە کە متهم بۆی هەیە داوای خاصە لە قەزیەکی ئاوا خەتەر و مەترسیدار کە لەوانەیە عقوبەکەی بکاتە لە سێدارەدان چۆن چێ دەڕێ لە ئەوەلی پرۆسەی بابڕین ئەوە لەگەڵ ئەوەدا بوون پارێزەریان لەگەڵدا بوو بە هیچ شێوەیە گوانیە لەبەرەوە ئێمە یەکێک لەوانەیە کە پارێزەر ئێمە لە نزیکەوە ئاگادارین بەدەل بەرواری ئەو کاتە ئاسایش ڕێگەیدا کە برایەکەی و کوڕەکەی پێم وایە بیبینن کاتێک کە دەنگۆی ئەوە بڵاوبووە کە گوتیان بەدەل و یەکدوانێکەکە لە ژێر تەعزیب ئەمری خۆیان کردووە و گیانیان سپاردووە ئەو کاتە بۆ ئەوەی چکە فشارێکی زۆر گەورەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەوە لە سەریان دروست بوو گوتیان وەرە بۆ ماوەی چەند دقەیەک
پیانیان نیشاندا بوو بەس بۆ ئەوەی بڵێن لە ژیاندان و نەمردون. مەوزوعی بێسەر و شوێنکردنەکە بەڕاستی من یعنی وادا دەنین کە ئەو مەجموعەیە وادا بنێ کە پلانجێریان کردووە بۆ قەزیەکی مەوزوعی سیخوڕی. ئایا پێتان وانییە بێسەر و شوێنکردنی خەڵکانێک دوورخستنەوەیان لە ئیعلام دوورخستنەوەیان لەوەی کە هیچ بەرپرسێکی مافی مرۆڤ و هیچ ڕێکخراوێکی مافی مرۆڤ و هەتا پارێزەرەکان پێتاوانیە ئەوە ڕەفتارێکە ئێمە لە بەعسی بۆ گەندەماندی نابێ ئاسایش و دەستگا تحقیقەکان دووبارەی بکەنەوە پێتانوانی ئەو زەمانە دەبێت بە سەرچوو بێ. باش